بە خۆشحاڵیەوە بەشدابن لە پێشکەشکردنی خولێکی تایبەتی فریاگوزاری سەرەتایی بۆ ستافی دەرمانخانەی تاوەری تەندروستی سمارت. کاتێک کە تۆ ئاوا بۆ شێوە داخراوە، بەڵام کە تۆ ئاواتە پێکرد و دەمت کردەوە، ئەو کاتە بۆری هەناسەکەی بە تەواوی کرا. فریاگوزاری سەرەتایی دەتوانێت ڕۆڵێکی گرنگ و تایبەتمەند ببینێت لەوەی کە لە خولەکەکانی سەرەتادا ژیانی ئەو کەسێک کە تووشی هەڵدەگە بۆ ڕزگار بکات و ئامانجی فریاگوزاری سەرەتایی لەوەیە کە ئەو کاریگەریە تەندروستە خراپانە یان ئەو شتانی کە ئەبێتە هۆی زیانێکی درێژخایەن کەم بکاتەوە و لەم سەنگۆیشەوە بە بەردەوامی خولی فریاگوزاری سەرەتایی بە بەردەوامی گەشە پێدەدەین و ئەنجام دەدەین بۆ ئەوەی کە هەموو ستافەکانمان بتوانێت بە شێوەیەکی ڕاست و دروست و زانستی فریاگوزاری سەرەتایی ئەنجام بدات.